ئەمڕۆ یەکێک لە کێشە گەورەکان کە ڕوبەڕووی ژینگە و سروشت و مرۆڤ ئەبێتەوە فڕەدانی پاژماوەکانە بە هەر جۆرێک بێ لە هەر شوێنێک بێ کە مرۆڤەکان تاک بەرپرسیار نییە لە فڕەدان و تاک بەرپرسیار نییە لە پاراستنی ژینگە دەبینیت لە هەر شوێنێک بێ پاژماوەی مرۆڤەکان ئەبینین شوێنەکان گشتی بێ پارک بێ هەتا تەنانەت ناو ئاوەکانیش بێ تەنانەت بەردەمی ماڵەکانیش بێ ئەبینین مرۆڤەکان بە جۆرێک بێباکانە دەست ئەبەن بۆ پاژماوەکانیان کە لە شوێنە گشتەکان بەجێ بێهێڵن. نمونونەکان زۆرن لە ڕاستیە نمونونەکان ئێستا هەر لێرە سیر بکەی سەری دەبەی ئاوە بینی پاژماوەی گوڵە بە ڕۆژا بینی حتا ئەگەر دیقەت بن لێرە کەمترین شوێنی خۆڵڕشنەکانیش هەیە بەڵام ئەوەی لێرەش پیسەکە بڵاو کراوەتەوە باوەڕ ناکەم لە ناو سەلی خۆڵەکان پیسەکان بەکار هاتبێ. ئەم کێشەیە کێشەی پیسبوونی ژینگە تەنیا لێرە نابینرێ لە هەموو جێگەیەکی ئەگەر ئێستا بۆ نمونە شاری سلێمانی بە نمونە وەربگرین لە هەموو جێگەیەکی سلێمانی ئەو پیسیانە ئەبینرێ لە ناو بازار لە شوێنە گشتەکان حتا لە ئەو شوێنانەی کە پێویستمانە بچین سوود وەربگرین بۆ ئەوەی کەمێک ئیسراحەت بە دەروونمان بگاسیرەکەین دەوروبەرەکەمان هێندە پیسە ئامادەنین کاتێکی لێ بەسەربەرین ناچارین بگەڕێنەوە بۆ ماڵەکانمان کە پێمان وایە ماڵەکانمان پاکترین شوێنی ژینگە بێ لە کاتێکا بواە هەموو شوێنەکان وەکو یەک پاک و خاوێن بێ. نمونە زۆرە لەسەر ئەوە بۆ نمونە سایقێک یاخود کەسێک لە ناو سیارەیەکایە ناو سیارەکە بەهی خۆی زانێ بەس شەقامەکە بەهی خۆی نازانێ بەداخەوە دەبێ ئاوەکە فڕایەتە سەرجادەکە پێی وایە ناو سیارەکە هی خۆیەتی بەس دەرەوەی سیارەکە هی ئەو نییە کە ئەمەیەکێکە لە باوەڕەکان یاخود دوکاندارێکی بەڕێز پێی وایە ناو دوکانەکەی پێویستە پاک و خاوێن ڕابگرێ بەڵام سێری ئەو دوو دوکانەکەی ئەەکەی هەمووی پیسیە چکە باوەڕی وایە ناو دوکانەکە هی خۆیەتی بەس لە دەرەوەی ئەو سنوورە هی ئەو نییە کە ئەمەش بارگراوندێکی زۆری هەیە تاکو مرۆڤ بگاتە ئەو باوەڕێی کە بەو شێوەیە مامەڵە بکات.